چاوتان لەبێ من ساکارۆمەرم لە دیجیتال میدیای یەناتیەوە لەگەڵمان بن بۆ وەرگرتنی زانیاری نوێ سەبارەت بە فیستیڤاڵیکان. 19 نۆیەم ڕۆژی فیستیڤاڵەکەیە کاسێ کۆنفرانسی هەواڵی تێدا ئەنجام دەدرێت و حوت فیلم نمایش دەکرێن. بەیانی ڕۆژی نۆیەم کاتژمێر 8:30 خولەک فیلمی بەکەلۆغیا کە لە دەرهێنانی کریستی مۆنگۆیە نمایش دەکرێت و ئەمەش وەک دەستپێکی کارەکان. کاتژمێر 11 کۆنفرانسی هەواڵی فیلمەکە ئەنجام دەدرێت. کاتژمێر 11 لە هەمان کاتیشدا فیلمی جیم دانجر کە لە دەرهێنانی جیم جارموشە نمایش دەکرێت و پرۆگرامی دووەمی سینۆ فاوندیشن ئەنجام دەدرێت. 11:15 خولەک فیلمی های مای ئێڤە میس کە لە دەرهێنانی جۆشۆ کریستنایە نمایش دەکرێت و دواتر کاتژمێر 4:30 خولەکی دوای نۆڕۆ دووبارە دەکرێتەوە. 12:30 خولەکی نیوەڕۆ کۆنفرانسی هەواڵی فستۆلی فاندیموت کە لە دەرهێنانی خافیەر دۆڵانە نمایش دەکرێت. دوا بە دوای ئەواژ لە کاتژمێر 1دا فیلمی لەمۆغ دوولویسیف کە لە دەرهێنانی ئالبەر سێرایە نمایش دەکرێت. کاتژمێر 2:30 خولەکی دوای نۆڕۆ کۆنفرانسی فیلمی جیم دانجر کە پێشتریش بەیانیەکەی نمایش کراوە ئەنجام دەدرێت و پرۆگرامی سێمی سینۆ فاوندیشن بەڕێوە دەچێت. کاتژمێر 7:09 شەویش فیلمی The Neon Demon کە لە دەرهێنانی نیکۆلاس وینگە نمایش دەکرێت. ڕۆژی نۆیەمی فیستیڤاڵ بە فیلمی پێگەڵێک لە نیرۆ کۆتایی دێت کە لە دەرهێنانی ستیفانۆ مۆردینیە و کاتژمێر 10:15 خولەکی شەو نمایش دەکرێت. پێشتریش ئەم فیلمە کاتژمێر 2 دوای نۆڕۆ نمایش کراوە. ئەوەی بینیتان کاروەجەندای نۆیەم ڕۆژی فیستیڤاڵیکان بوو. لەگەڵمان بمێنەوە بۆ زانیاری زیاتر. فیستیڤال دی کانز